بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خواتان لێبی. دیارە کە باز لە ژیانی باو باپیرانمان دەکەین کۆمەرێک کار و کاسبیان کردیا کە لەو سەردەمی تایبەت بە کورد. بەشە چی تایبەت بووە بە ژیانی کورد و تورک و عەرەب و هەموو گەلوونەتەوەکان پابەند بووینە بەو ژیانە. یەکێک لەوانە کە ژیانی مەڕ و مەڕداریە یاخود ژیانی کۆچەریە. ژیانی کۆچەری دیارە ژیانەکە زۆر ئاسان و سادە نییە. ئەو ژیانە کە بەردەوام باو باپیرانمان لەگەری بووینە گەرمێن و کوێستانیان کردیا. با بزانین لە کوردستان لە کوردستانی باشوور بزانین گەرمێن و کوێستانی مەڕ و مەڕداریەکان چۆنە بە چ شێوازێکە، ئایا لە ژیان و نەهامەتیەکانیان چییە، ئەو ژیانە سەختەی کە بەڕێی دەکەن بۆچی، بۆ شوێنێکی دیاریکراویان نییە، ئایا لە پێناو بەڕێکردنی ژیانی ئاژەڵەکانیانە یاخود لە بۆ خۆشی و خۆشگوزەرانی خۆیتیان. لەگەرمان بن پێکەوە بە گەشتێک بکەین بەناو ژیانی کۆچەری. مامبرایم باسێکی ژیانی کۆچەریمان لۆ بکە، یعنی بە چ شێوازێک بە هەم خۆشیەکانی ناخۆشیەکانی ئیش و کارەکانتان لە چ کاتەکی دەست بە چێستانە لە چ کاتەکی دەگەڕێنەوە گەرمیانی پێمان باشە بە دوور درێژە بەستەکمان لۆ بکە. وەڵا زالە تقریبا خۆشیەکان خۆشی و ناخۆش تقریبا بەرامبەرە، وەکو حێل و حێلاتی کوێستانە و گوندی دووگانە. پێشێکی ئەمە ئەوەڵ لەنەوە توێکەوە ئەگە هاتینەوە پێشدەر ئاوادان بۆەوە گوندمان ئەلێرە بوو، ئەلەو ئەو مەتیقەوە گوند بۆ حی ئەو گوندی دووگەمان هەمووی ئەلێرە بووە لەنێو کەڵەکانەدا بوو. بەرەوەی بە شێوەیەکی ئەویان خاوەن دروستکردن وەک خۆ خانۆکانیان لە عەرزەدا دروستەکردن، خەندەکی زۆر قوڵیان لێدا تقریبا 2 متر. لەبەرەوەی هەم دز و شتیشە بۆ وەختی خۆ قەدیم، هەم گەرمتریش برە بۆستانێ، ئەستانەکانش ساردتر بوون و دزشە بوون. لەبەرەوەی خانوەکان نەبڕێن ماڵات شتیان لێ نەچن زۆر بەو کاتی خانوەکانیان دەگڵیدا دروست دەکردن و بەیشکە کەڵک هەموو ئەو گوندە ئەلێرە بوو. دوایینەوە تو یەکەکە گەڕاینەوە هاتینەوە پشدەرێ ئەو گوندە بەڕێی هەموو گوندی گوندەکەمان گوێستەوە خوارێ. ئەزەمان برایم ئەمە باسی گوندی مەکە، بەس باسی ئیشەکەی کە ڕەوەندایەت پێم خۆشە، ینی زیاتر لە مەسەلەی کۆچەریەکەی ئێرە گەرمیانەوە نیە بەڵێ ئەوێن دەرش کوێستانە مەسەرەن لە کە دەیبەنە کوێستانە دەیبەنە چمەندەکەچ کە دەهینەوە گەرمیان دێنە چمەندەکەچ، یعنی زیاتر ئیشەکەمان لەسەر مەڕ و مەڕداری باشە. وەڵا زەما مەڕ و ماڵاتەکەی لێرە بەهارێکە بەهار داهات تقریبا مانگی پێچ مەڕ و ماڵاتەکەی دەبینە کوێستانی دەبینە قەندیلی پێش قۆناغ دەڕۆی قۆناغ دەڕۆین وردەوە دە قۆناغێکی دەبینە کۆمتانێ و ئەستێرۆکان و تقریبا جەنگە یەکەم قۆناغ وردەوە دە پێ ڕادڕۆین بار بای دەگوێزینەوە هەتا دەگەینە بناری قەندیلی و وارگەی دە قەندیلی لێوێش هەتا مانگی 8 حێلاتەکەمان تا مانگی 8 لەوێ بڵاوە دەبێت دەیشتە خڕندۆڵێ و دەشتە دیوی شێغایشی و کاتی دەچون ئێستا 1-2 ساڵە مەترسی هەیە ناتوان ماڵەکان و مەڕ و ماڵەکەی بەرنەوە دیوی بەسای بەوی دیوەیدا لە حەدودی ئەوان نابن لێوێ دەبنە تا مانگی 8 مانگی 8 وردەوە دەوجا پێدا دێنەوە دەشتە دێنەوە ئێرە هەتا ماوەیەکی لەوەڕ دەبڕێ تۆزێک لێرە دەبن تا و گێرە و شتەکان دەکەن ئەو چەند دووبارە شوێنەکانیان بەکرێ گرتووە لای سڵێ و بۆڵێ و ئەو حێلە مەڕ و ماڵاتن زۆرە لە گوندی خۆن ناعاوێتەوە زۆر لە وەڕی پێما هەمووی وڵاتی بەکرێ دەگری لێرە سڵە و بۆڵە و ئەستێرۆکان و خوێ و بێ هەتا دەشتە لای دۆڵە سعابانیش هەمووی عیلمی لێ بەکرێ دەگری هەتا ئەستانی ئەوەی لێ بڵاو دەبێتەوە ئەستانی لەگەستاندا وردە دەچەندێنەوە سەد هۆڵ و کاوژوێدای دەبەستن هەتا مانگی 5 تا مانگی 4 لە مانگی 4 ڕۆژە وردە وردەوجار بەو دەشتەیدا
پێ بە پێدەرەوە ڕێوردە وردە هات بانەمەڕانی بۆ دەبن ئەو بن بنارەی هەتا دەوری مانگی پێشەکە مانگی پێشدادەوەسیان دووبارە دیسانە بۆ پێ ساڵی هۆکارەکەی چییە 5-6 مەسەلەن مەڕدار پێکەوە لە یەک شوێنی خێمەی هەرەدەن کۆ دەبنەوە لە قەدیمەوە هات بەڵ هێرەوەڵا لە قەدیمەوە ئەوە هاتوە 5-6 ماڵ دەبنە جیران لەبەر ئەوەی وڵا هەر خۆشترە و لەبەرەوەی 5-6 ماڵ لە کنێک بن هەم هاودەنگیەک و وەڕز نابن 5-6 ماڵ مەڕ ماڵاتی یەک دەدەن هەتا وەختی خۆی یادی شوێ لە کنێک کۆ دەبنەوە قسەی باس بەسەر هاتی و کۆن و مەڕ و ماڵاتی خۆ دەکەن بەسەر هاتی کۆن بۆ یەک دەگەڕنەوە خۆشی و ناخۆشیەکان و چۆن وزەران چۆن بوو چۆن هاتوینە و ئەبە شێوێ باسی ڕابردی خۆ دەکەین لەکن مەڕی شوانەکان لە دەشتێ جار هەبوو لەو دەشتەی ئەگە کۆ دەبوون وێ لە کنێک قێلانن دەکەن قەر بەردانیان دەکرد و شوانەکان قەر بەردانیان دەکرد و کوڵاویان دادەنا بە گۆسانیان هەڵدەدا سەرێ ئەگەر لێی دابا ئەوە نەدەکەون لەش دەبات بە شوێنی دیکە کوڵاوەکەی بەردەبوون بە داران دایان برد تا کوڵاوەکەی وەردەگرتەوە کوڵاوەکەیان لێ دەدڕان ئەوە شوانەکان ئەو یاریان دەکرد گۆڵێنیان دەکرد و تۆ پێێنیان دەکرد ئەو نەوعە یاریان دەکرد بەڕێزان خۆشەویستان زۆر جار پەندێکی کوردی هەیە دەرێنان لۆ نانەوای و گۆشتیش لۆ قەسابی یارە ئەو پەندە لە خۆڕانە گۆترایە ئەگەر بێت و لە شارەکاندا مامۆستا و دکتۆر و پرۆفیسۆری وا هەبیتن لە ئیشەکەی خۆی زۆر زاناو لێ هاتووبی بەڵام کاتێک کە دەهینێ ناو مەوزوعی مەڕ و مەڕداری و کۆچەری هیچ شتێکی لێ نازانی نەخوێندەوارە بەرامبەر بەو شێوازەی بەڵام ئێستا ئەگەر ئەمە پرسیار لە مام حاجی نەبی بکەین دەربارەی جۆرەکانی مەڕ و زۆر جار هەیە دەبیستین دەرێن لە ناو 1000 سەرمەڕی ئەگەر مەڕێک بێتن دەزانی ئەو مەڕە ئیوان نییە یان هەر 1000 سەرمەڕ ناوی خۆی هەیە و هیچ شی لێ بزر نابیتن مام حاجی ئێستا ئێوە هاتینەوە گەرمێنی لە کوێستانی هاتینەوە گەرمێنی لە چەندی چەند دەستان پێ کردیە و کە گەڕاینەوە گەرمێنێ گەڕاینەوە بەڵێ قوربان بەڵێ لە 15 زۆری ئەو مەڕانە چێکەوە بە خێوی دەکەن ئەو مەڕ بزنانە کوردینە عەرەبین تورکی وڵی جار جۆری زۆری قوربان تقریبا ئەمە کوردی بەخێو دەکەین بەڵام عەرەبی تورکی هەیە ئێرانی هەیە زۆر جۆریان هەیە بەڵێ جۆریان زۆر جا هەیە کڕێ ڕەشا کەوەسیێرە کوریسا بەڵەکە پەرە ڕەسەرە زۆر جۆریان هەیە یعنی هەمووی جۆری سەربی هەر 1000 سەر ناوی خۆی هەیە 1000 سەر هەمووی ناوی خۆی هەیە تقریبا ئەوی جوەکە خوێندەواریە بەسەلم بڵێم و هەروە دێ هەردێ وەکو پەر هەر پەرە 1000 سەری بی پەر بێ هەر پەرە کوریس بێ هەر کوریسە ڕاستەکەی ئەرێوەڵا ئەوەش بزن و مەسەلەن بزێ سوور هەیە و ئەویش بە هەمان شێوە ئەوە نێریە و نێری هەیە و هەموو جۆریان هەیە بەڵێ زیاتر لە بزنەکانەوان چ جۆرەچی یعنی لەوە منتیقین بۆ دەگونجێ وڵا جاوی شەر بزنە کوردی تقریبا ئەو بزنانە ئەو بزنە کوردیانە باشن لەنا هەیە عەدنانی هەیە مەسەلەنیدا عەرەبی هەنە بەکەلێک نیان دەوێت زۆر سەرکو ئێرەکانە سارترا لەو منتیقی گەرمێن نوێ بەکەلێک نیان لەوە تەمە بەکەلێک نێ ناوەڵا بزنانە زۆر جار یعنی مەڕدار لۆ یعنی کۆچی پێدەکا بۆ حیوانەی لەبەرچیەوە ناکرێت لە یەک شوێنی سابتدا ببینێتەوە وەخوای زۆر بەکەمی ناوەڵی لەوەڕ نیە لە شوێنەکە نەچینە کوێستانی لێرە لەوە ڕامێنی بەکەلێک نایە بچینە کوێستانی گەخیان تو چاتر دەخوا و ینی بۆ نەخۆش لە شتێکی باشترە لە وەڕەکەی باشتر لە بۆ کێش و هەوای باشترە زۆر باشترەوان شوێنانە کەواتە ژیانینگۆ بەپێی ژیانی مەڕووماراتەکەی ژیانی خۆش بی بە هەمان شوێن دەگالی دەسوڕینەوە هەرێوەڵا لەکوێ خۆشە لەکوێ شوێنەکەن بە حیوانی باشە لەوێ لەگەڵ دەژۆڵینەوە سوڕینەوە ئەوە معلومات تێ لەوەش کە سەرەتا ژیانی مرۆڤی بەو شێوازەی بۆ ینی هەر زیاتر لەسەر پشتی وراغی و لە شوێنە چەخێمەی هەردایە و بەڵام ئێستا وەکوی ئێستا نەبووە کە ئاها بەو شێوازەی بیتن وەڵی ئێستا ئێمەش هەر بەحوەڵاخ و لە پشتی وەڵاقی حەد ڕۆژ لەوە شوێنێکی ئەتڕ حەزارە لە بۆ شوێنێکی سەلام دەچینە قەنی لەو جار حەزارە لە شوێنێکی دەکرین و پەیدایی دەکەین ئەرێ وەڵی بەڕێزان خۆشەویستان با بزانین لە ژیانی کۆچەریدا ئافرەتان ڕۆڵ و کاریگەریان چییە لەو کۆچکردنیان هەم لۆ چێستانەکان و هەم گەڕانەوەیان لە بۆ گەرمیانەکان بێگومان یعنی ئافرەتان ڕۆڵی کاران هەیە ئەگەر لە پیاوان زیاتر نەبێ کەمتر نییە ئێستا ڕوو لە پورەفاتی دەکەین
ما بزانین هەم لە چوون و هەم لە گەڕانەوەیان ئیش و کاریان چێ و بە شێوازێک کارەکانیان دەکەن. کاکە بەخێرین سەر چاوان خوا بەخێر سەر چای من ئیش و کاری هەم لە چونتان لە چێستانەکان هەم لە گەڕانەوە. وەڵایدا ئەلێ لە دەست پێ بکەین ئەگەر بە سەردەمی ئەمە گەنج بووین بۆ بارن لە وڵا خاندەنا لە ماین و ئێستر و زامە پێ ماین و ئێستر و کەرەوە لێرەکە 6 وڵا خنجل دەکردن لەگەڵ پیان بارن لێ دەنام دەن پێچان و ماین ڕادەکێشە هەتا ماندوو دەبن ئەگە مام دەبینەوە وردە دەموکەکەی سواریان کرد باین ئەوەی چی وەنە لە تا وڵاخەکە مام دەبوونەوە ماندووی دوون ئەنێ خست شەوە دوشان بەڕێوێ دەبوون ئەگە دەستگەشتی نەبناری قەندیلی دەستن بە تاڵ چی خەڵکردنی دەکرد و ئەشتن دەبردە ژووران و تاڵ ڕێک دێخست و ئەگە مەڕات بامەڕن دەدۆشی بدەن کە دەپەنیر و دوایش ئەگە بڵێم شەوی بەسەر دەهات ڕانەگەی پانە دەچوینەدارە وە بەیانی ڕا دەچوینەدارە هەتا مەڕدەهات دا بە پشتێ بە و بە گونیان بە ورتکەدار و بوین و چقەلەن خڕ دەکردەوە ئەگە مەرج دەهاتەوە خێرا دەبوو شێونی نابایە و چان لەو شوانانی نابا و دەرکۆ دەبووینەوە چاونان دەخوات دەستن بە مەڕدۆشینی دەکرد لەو ئیش و کارانەی کە دەیکەن یعنی ئێستا ئەو چێغی کە دروست دەکەی ئەوە لە چێ ینی وەڵای ئەوە پیر پێشینان هەمان ئەوە گوڵەچخیانی دەهاڵان چخی دەجوین بۆ ماڵیان دەگرتنەوە ئەلحاج خەڵکەکە بایداتەوە سەر چخی نەخشی ئەو پێیان دەڵێن چخی نەخشی هەموو ماڵا دەکەن لە بۆ کوێستانی ئەوە لە بۆ ئەوێ نیو دەشتێکە دەچنە منتیقان پێیان دەجوانە ڕادەگرن جە هەندێکیان ئیدە تازە پێ دەگەن ئەو نازانن ئیدە ئەوای دەوە کیمەیدە لە تەمەندا چوون ئەما دەزانین دڵێن دەبێت لەبۆ نێهاڵێن ئەم نەهرە ساوە 6 بلی دەوا ماڵی هەڵام لە بۆ خەڵکی ئەوە میدە خۆنە حیبنی دەڵێ میشە بە تەماوە چخەکەی بکە لە بۆ ماڵە خوشکەکەیم و دەڵاگەر بشفرۆش یادەی فرۆشم داقەتی ئەو ئیش و کاری کە ئەو چێغی دروست دەکەن ئەو چێغا لەوێن دەرێ لە چێستانەکان ینی ڕۆڵی چ دەبینیتن بەس لۆ تەیمانی خۆتانە و یان لۆ حیوانی دروستی دەکەن بە هەمان شێوە یان جیاوازی حیوانی هەر ئەوە ڕاستەکوی هەندێک بەناوینداوینی جوانکاری لەگەڵ ناکەن با ئەوە هەیە لە بۆ پێشتاوانیان پێ جوانەوە لە بۆ ماڵی ئەشتی جوانتر داوێنی و تون و پەیتری دەکەین و لە بۆی بایا دەگێڕێتەوە و بە حەدە بترە و گەرمترە تاڵێژەکە چیق لەبەر نەبن لە کەڵک نایە تاڵێکە چیق لەبەر نەبن هەڵ نادرێ وەک خێوەتەی نییە کەواتە چێغ ینی حتمیە دەبێ هەر هەبێ دەبێ چی تاوڵی هەبێ دەبێت چخێ بێ تاوڵیشی نەبێ خێوەتی بێ خێوەتیش چخی نایە لە ناو ڕەوەندان کامە ئافرەت زۆر چست و چالاکە یعنی وەسفی دەکەن بە چ بزان یعنی ئەو ئافرەتە زۆر چست و چالاکە لە بۆ مەڕ و مەڕداری دەبیتن وڵای جای ژنی کرەمە هەموو ئی مەزبووتە آخر بە چی یعنی پێوەرەکەی چییە؟ والله دا ئیوێ حیوانی پێ نادۆشین هەندێک مەزبووترن لە بۆ حیوان دۆشینێ و لە بۆ دار و لە بۆ تاو چێغگرتنەوێ و مەزبووترە هەشە لەسەر بێکابانی مەڕی فرۆشتن پێی بەخێو نابن دەستەڵاتی نەمەڕ و مەڕداری و مەڕدۆشین و ئەشتی دروستکە ئەم بەشان بۆ تااقەت بووین دەچوین دەگە مەڕ و ماڵی ئێساش تااقەتە نییە وڵا کوڕەکەش لەگەڵ بەخێو ناکەن ئاوازن لێینە هاوازان لە مەڕدارینە هەندێک حیوان ناهەنا ئەو شەوەکەی گورێ کا لێرە پێ سەری لێ خوادی لە تێلیدا دەستەکانت خۆشببی ئیش و کارینگۆ ئاسانتر نەبووە لە ئێستادا وەک لە پێشتردا ئێستا ئاسان کاری پتر پەیدا بووە کوڕ ئاوێک کوندام و برا ئەو ئاوانە بوو وڵای دەچوینە ڕووباری شەیدان بەنێوەی گرتکیدا بۆ خۆی ئەلێ خرا چوومە دەگەڵ هەندێک جەماعاتان بەنێو بنزەیریاندا چوین لە بووک نەماسی لە بە ئاوێ ئەو ڕووباری شەیدان شلوێ دەبوو ئەو ڕووبارە شلوێ دەبوو جا بە ئاوێک کەر و کوندان بڕۆ ئەگە دەگەشتی نێوێ ئاوە گەرم بگە دەهاتی نەدەری سەرما بوو جستانە بخوا ئەو جرکەی هەموو دەبەرەمەدا دەبوونە سۆڵ هین ناکوێرێ دەگەڵ بابیان چوومە جووتی
والله من لجياني كوسريدا صش تایبەت مندی خۆی هەیە مەسەلەن ئێستا سەم هەیە دەڕۆین بۆ کوێستانێ لە ناو ماڵاتی سەیەکە لە ناو مەڕیدا دەڕۆن سەیەکەش لە ناو مەڕیدا دەڕوە دیفاع لە ماڵاتی دەکا هەر سێ و بە شێوازێک و بە عەقڵەتی خۆی مەسەلەن ئێستا سەم هەیە نەیاڵی شتێک بێتە ناو ماڵاتی هیچ شتێک نەیاڵی بێتە حەوش و شتی خۆ دەناسی وڵا شتی خۆش دەناسی هەموو شتی دەناسی منداڵی خۆ دەناسی ناڵێ حیوان بێتە ناو ماڵاتی حیوانی زیاد بەدەری دەکا سەشمان هەیە ئەو سیفەتێک تێدا نییە مەسەلەن سەمان هەیە شوێگر ئێستا سەمان هەیەگەر حیوان ترسا و دەزانی دەچی بزانە چ هەیە چ نییە لەو شتانەدا زۆر تایبەتمەندی هەیە لە هێندێکشیدا زیرەک سەش لە سەی زیرەکتر هەیە مەسەلەن ئێستا سەمان هەیە سەیە تقریبا زۆر تایبەتمەندی هەیە شتی پیس ناکە مەسەلەن ماڵات ناڵی مریشکی زیاد وڵاخی زیاد کەسی زیاد ناڵی هیچ شتێک بێتە ناو ماڵاتی ئەو تایبەتمەندی هەیە بە سەرشمان هەیە ئەو تایبەتمەندی نییە زۆر ئازاشە بۆ ماڵاتی بەس ئەو عەقڵی تێی نییە بەس مەسەلەنەوە هەموو دۆست و برادرانی بیش دەناسی کە برادرم بێ قەت پێی ناوەڕی بەس کەسی زیاد بێ لەگەڵ مندانەوێ پێی دەوەڕی زۆر ناڵی بێتە ناو ماڵاتی بۆ کوێستانش مەسەلەن لە ناو ماڵاتیدا دێ و شوێ لە ڕۆژە لەگەڵ مەڕیدەیە مەسەلەن ئێستا ئەو سێوە حەوت ساڵە لە لامە قەت لە ناو قاپوریدا نووسمە شوێ وەکو زمانی خۆمان پێی دەڵێن کەپەنەک ئەو سێ عەرز بوو هەموو بۆ خۆی عەرز بووە لی تەمین بوو مەسەلەن لە ناو مەڕیدەیە شوێ هیچ شتێک نایڵی بێ مەسەلەن سەی پشدەرێ بڵێ بە ناوبانگیەوەیە سەی پشدەرێ زلە بۆ زیاتر گرنگی بە شەڕەدا خەڵک زۆر بەس سەی پشدەرێ زۆر بۆ مەڕی باش نییە سەی پشدەرێ تۆزەک تەپە بەداو سەی گچکەکان زیاتر وریایی مەڵاتی دەکەن زیاتر لە ناو مەڕی دێن و دەچن زیاتر سوکتر و زرینگترن سەی گچکە ئێستا گورگ گەلێک زۆرە حیوان سەمان هەیە ئێستا لە پێش مەڕیدەیە دایما چاو لە وڵاتی دەکا لەکوێ گورگەکەیە دەعبا هەیە شتەیە لە پێش مەڕیدا دەڕوا زۆر گورگ ئێستا گەلێک زۆر بووە بە سەی پێش دەرێ تۆزێک تەپە تایبەت زیاتر بۆ شەڕی بەکار دێنرێت سەی پێش دەرێ سەی گچکە بۆ ماڵاتی باشترە بە تایبەتی زۆر لە پڵنگی ترسێ لە پڵنگی سا وەڵام سەما ئێستاوە گورگی دەگری مەسەلەن بەڵێ سەکەمتر بەژنان دەوەڕن سەکەمتر نە بە منداڵی نەبەژنی کاک عومەر لۆ نمونە ئێستا ئەنگۆ لێرە لە گەرمێنێنە لە بن شاخی چێوەڕەشە شەوین و شیوە خوار لە چ وەرزێکدا دەکرێت وەڵا شەوێن و شێوە خوار لە هەموو وەرزەکیدا دەبێ بەهاران دەبێ پایزان دەبێ لە کوێستانە لە قەندیلی دەبێ سەعات 12 شەوێ ئێوارێگە شێوە خواری دەکەێت دەفشێت کە سەعات 12 شێوە جارێکی دیکە 2 سەعاتان دەی لەوەڕێنی لە دەورەی ئەوشەی تا 2 سەعاتانگە تێری خوارد لە وەڕاندت خڕی دەکەی و دەوشەی دەکەێت تا بەیانیش باری لە کەرەمەری دەپێچیەوە و جا بەرەوە ماڵ دێەوەیان هەر لە بۆ شاخ و داخان دەڕۆی هەتا سەعات 11-12 دێوە ماڵێ ئەدی چ کاتێک ینی کە گورگ زۆر پەلامار دەدا گورگ وەڵی هەموو کاتێک هەر بڵێم شوێنە هەندێک شوێن لاندێک شوێنان بە گورگترن جاگەت گورگ دەرفەتی بۆ ڕەخسا هەموو کاتێکی خۆ دەگەیتە عیوانی بەڵام بە زۆری لە تاریکە شەواندا یان شەوی باران شەوەکی بڵێم باران و ڕەهێڵە بێ بە دەرفەتی دەزانی خۆ دەگەێنێتە حیوانی ئەگەر لە بۆی بگونجێ شوانەکە ئاگای لێ نەبێ بۆی هەڵسوڕێ مەڕەکەی دەڵێن هەتا 100 سەر بۆی 120 سەر مەجای وی هەیە بیخنکێنی بەس دەڵێن هەر مەجای ئەوەندەی هەیە دەڵێن دەپسێ ئەنی لە مشاوەشیان دەنا ئەگەر بۆی بگونجێ هەر حیوانەکەی قەتڵ و حام دەکە هەمووی خلاص دەکە وە نییە بڵێ وەڵی حیوانێکی دەخوا دوان دەخوا یان تێری بخوا بڕوە گورگ ئەوەندە بە تەماعە ئەگەر بۆی بستە سەری هەر هەمووی لە بۆی بگونجی شوانەکەش دەخوا گورگ ئەوەندە تەماعی زۆرە دەرێن دەگەر جۆتەبی باشتر یعنی زیاتر کاری هەیە وەڵاهی جووتەکە کاریگەری زیاترە ئەجل لە جووتەش بەولاوە ڕەوەگورکەیە جارێگە ڕەوەگورک بێ هەر هیچیان بەرناگری ئێستا لەعان لەو منتیقەی بڵێ ئێستاوە پاییزدا لە دەوری گوندی دووگۆمان ڕەوەگورگە کیلەیە هەر شەوە و دەستی حوشەکی زۆر حیوانی دەخوا دەستێ باڵ هەندێک خەڵک بزنشتی بۆ دۆی ڕاگرتووە لە گوندی چۆتە باڵیان
پێشش ماڵان پێشک دێ 6 حوت بزنی خنکاندەوە یا 5 خنکاندەوە یا 6 خنکاندووە برادێک هێندە کاڕ هینابوونەوە لە گوندی ینی خزمەتیانکە چوو بە باڵیان 22 کاڕ خنکان بوو بەزرن لە کاتی بارانەدا لەنا ئەو خێمەی کاتێک باران دەباری زۆر خۆشە هەم بۆنی خۆری هەم کەچی ئەو خێمەی ڕەشماڵی ڕەشماڵی هەموو کاتێکی خۆشە بەڵام خاستەن ئەگەر خوناوە دەباری خوناوە دەباری زۆر هەنی بارانێکی زۆر خۆشە بەس بارانێکی وانەوێ بڵێن با ئەو باشیگا بە تاوڵەکە لەسەر بێخی یان ڕەشماڵت لەسەر بکەوێنی ئەو کاتی تۆزەک ناڕەحەت دەبی بەس ئەگەر بە خوناوە باری هەم ناوچایەکەی لە بن خۆشە هەم منەی بارای زۆر خۆشە ینی بۆنی شێر خۆشە پاییزە ینیەوە تۆزە پاوانن ئەوە ماونەوە دەنا لەوەڕ نەماوە ئێستا زیندەواری گەلک زۆرە دەڤەری پشدەڕ ڕەخە پوشی نەماوە ینی لەوەڕەکە نەماوە بەس ئەوانەی پوشی پێوەیە ئەوە هەموو حاسێکراون قەدەغە نەجا هەر کەسەوی خۆی هەیە ئێستاوە کاگیسماعیل لێرە لەوەڕی نەماوە ئێستاوە ئەو شەو دەیەوێ مەریدە پاوانێ بکە ئێستا لە بەربێ لەوەڕی مەریدە پاوانێ دەکات دەنا ئەو پاوانە ئیزستانانە بە حەقەت بەس لەسەر ناچاری ئێستا دەپاوانەی دەکە ئەو خێمە وڵا ئەو بۆ شوانی ئێستا لە هەندا دەپاوانی دەکات تێری خوا دێشەوە لێری خری دەکاتەوە ئەجا لە بن خێمێنان و چای دەخوا دەبێت شەوێش سێ ناو مەریدە ناگە نەستێ ناو مەری ناخوێتە دابێ گورک بێ حیوانەکەی مووی دەخۆ والله ئەگەر بارانیش بێ دەبێ هەم ئاگای لە مەڕی بێ و هەم لە سەر ئاوریش دەبن خەوێتێدا خۆی گەرم کاتەوە والله گەچوونی وەندەرێ شکارەکەن ئەوەیە گەشت نێواری ڕەشماڵی هەڵدەدەین خۆ ماڵ حەڵان ڕێک دێخین ئەو مەڕ ماڵ دێتەوە لە بێری دەین دەیدۆشی بلێ شیرێکە چنەکە دۆشی ئێوانکەکەی لێ دەکەین و دەیکەینە پەنیر و ئەوەی هەڵک دەپازنین و دە پێستەکەی دەکەین هەوای کوێستانی باشترە لە بۆ پەنیر لە بۆ ڕستەکەی ئەلێرەکان ئاگە هەشم بێ پێنج حەمەل نایە لەبەر گەرمایە نابێت پێ لێ دەکەینە ماس و دەیدنی خەڵک گەشتی نوێ دەکەینە پەنیر و دەپێستی دەنین و ئەرێ وەڵڵای جا خواردنەکەی سەر ئەگە پەیرەکەن تەواوکەن جا ئەژە مەشکەکەی دەژێنی دەیکەینە ئەڕۆن دەکەینە پیرێک وەڵڵی لە مانگی جا بڵم لە مانگی چەند وەڵڵی دوو مانگی هاوین دەمێن لەوانەیە مانگی حەوت بێ ئەگە دەژێن بەڵا کەمی دەژێنی بلێر ها وەڵام جا پیرێکی دەکەینە داندۆکو دەکەی داندۆکو و ئەکرە داندۆکو ئیشکان دەکەینەوە لە بۆ ئەفتار بەڵام بە زۆری دەکەینە پەریش بلێ وەکیش لێ قەدیمینە باشکێ بژێنی تەخۆ ڕنابینێ ئەمەشکەکە بژێنی لێرە لە گەرمیانی ژیانی گۆ ئاسانتریان لە کوێستان وەڵڵاهی لە گەرمین بەڵام ئەیرە قەدیمەکە پێم خۆشە بچنە کوێستان هەهای کەبارە بەشە خۆ پێم خۆشە لە کوێستانی بەڵام لە گەرمەی نەمێنمەوە وەڵا لەبەر گەرمایە هەوای کوێستانە خۆشترا ڕەمەزان دادە لێ نەتنی و دەبی ڕناوەستین ئەگە سپەنی هەستین هەتا بەربانگی وەڵای ڕناوەستین تنیاتەی ناکەیت ئەدی ئێستا مەترسی یعنی ئێستا مەترسیتان زیاتر لە تەیارە و ئەوانەیان پێشتر والله ئەلحە والله ئەلحان گەلەکەرەك زیاترە قەدیمەکان دێت تۆ پتیارە نەبوون هەن حاجەمیان لەسەر سەر بلێ ناوێن ئابینە دی و ئێرانەوە دوو ساڵە لەبەر حاجەمە لەبەر ڕەبەیە والله الحاني كبار بس شغل بخم صندوق على التيارة جت كتيارها أوصل لا يسرون نكري ولا ترتاين دي بخوي ناخوش كاني كوشيج بخوض زاني أو كاتي قد شون حمو بشتي ولاخي ولاخ بسعر وزاد النبو ببشتي ولاخي دي بلي راب ولاخي روي بعدين جار ريو بان ناخو جار ولاخ خلد ديره جار أبو زلم من ضاب برد أبو ده ولاخي سري جشكا يعني باسكي جشكا أو شوانه ئەدی ئەو خواردنانەی وێن دەرێت چێ مەسەل لە کوێستانەکان زیاتر خواردنتان چی وڵای دوورن لە مەسەلەی گوندەکان و لە زەڕاعەت و لەوانە دوورن وڵای خواردنی کوێستانی بەخۆ دەزانی ئەو شتە کۆنەکان ساوارە و نیسکە و گەنمە کوتا و بڕوێش و ئەوانەیان دەبن شێ و شتیان جار هەبوو گەنمە کوتاوی بۆ گۆشتیان دەدەنا دایان کوتێ گەنمە کوتاو جار هەبوو دۆڕۆنیان لێ دەنا جا ئاشتی وا شتی کوردەواری قڕاویان دەکرد بەرەوەڵا قڕاو بە زۆری باوە قڕاویان زۆر دەکرد قڕاویان دەکرد کەشکەکیان دەکرد بەڵێ ئێستاش هەرێوەڵا ئێستاش بە زۆری قڕاو هەیە
ئەدی مەسەرەن هەندێک جیای تایبەتی لێ هەیە مەسەلا هەندێک خواردن هەیە لە چیایەکان لە کوێستانەکان هەیە لە گەرمیانەکان وڵای ئەو جیا عەرزت کەم ئەو جیا جاترەیە پیوێزەیە ئەو جاترە بۆ قوڕایە بەکاردێ بۆ نێو قوڕا و کفتە و شتیوە جاترە و پیوێزە هەیە و قوڕادەیە و ئەوانێ ئەو نەوعی گیانەمە بەکاردێنی لوشکە و ئەو نەوعی گیانە بەکاردێن سوورازەیە سوورازەشەیە لە کوێستانەکان ئەو نەوعی گیانەش بەکاردێنی شکی دەکەنەوە بۆستانێ بۆ نێو داندۆکی پێ دەکەن و شێوشتی پێ دەدەنێن ئەدێگەرمە ڕووماراتەکەتان لەوێت تووشی نەخۆشیێکی و یاشتە بوو عیلاجی چییە لێ وڵای جا لێگە عیلاجەوە عیلاجێ بەدێن لەوێ دێنەوە خوارێ دەرمان وشتی بۆ دەبن لەوێ عیلاجی دەکەن بەڵێ جار هەیە مەڕێ ڕێنجێ دەگری دوسێ جا دەرجی لێدا بەرگیری ناکە دووبارە دەبێت بێەوە دەرمایی بۆ بەرێ دیسان بیکوتیەوە دووبارە ڕێنجێ دەگری خوێنێ دەگری ماڵات بەو گیایی دەگیری ڕێنج و خوێن هەیەێ بە زۆری ڕێنجی دەگەر خوێنی دەگرت لە خوێ و شتی دەگرت خوێت خوێیان دەدا ئاوینە دەخواردە مەڕەکە توش خوێنی دەبجار هەبوو 30 مەڕ 50 مەڕ ماڵ هەبوو لێگڕا بە دوسێ ڕۆژان دەمرد بەدەستارە خۆی بەزای دەرمانەکان هەنا باشترە کەمترن دەردانە شوێنەوە بووە مەڕەکە لە پشتەوە ڕاوەستەوە دامنیشی شاخ بووە مەڕەکەکە هاتووە ڕێوەتەوە مەڕێ ئەوە لێگەت تێچووە نەیزانی و مەڕێ ئاخری چ باسە لێ هەر هاتوو تێچووە هەر هاتوو تێچووە تاڕێ 50 سەر خۆی لێگڕا هەڵداوە دەشاخیوە منەوەم بیستووە هەر لە عێلی خۆمان مەسەلەی سەربڕین و کەورکردن و ئەوانە شەرعایلی ئافرەتانە ئەرێ وەڵا هەر حاجی خۆنە وەڵڵا اینجا ئەگەر گیفکەکەن گوشتە و سەی دەبڕین و حیبنێ بێ ئەوای دەگوروین دەستی دەبین پێستەکە لێ جودا دەکەین ئەوگە پێست لێ جودا کردەوە ئاوەژوای دەکەینەوە قەڵ پاس دەکەین بەسەرڕاست خۆ لەوانەیە دی بوو لە سەروانەکە هیوای دەکەن وەڵا پیاوی ئێمەنی جێک نابن ئەشتی بە ئێستا لای شارۆشیان نا شینگۆ قورستریان ئیوان وەڵا ئیشیمە قورسترە زیاترتان ئەرگ لەسەر شانیان ئارێ بەخوای کاکە ئارێ وەڵا هەموو حەشیان لەسەر شانی خۆی شوانەکە دەچنە دوو مەڕی دێنەوە دەبێ بەرهەمیان ڕاوەستی ئەشتێکی هەم حاگی خۆنە جۆرەکانی مەڕی گوتمان هەندێکت باز کرد یعنی هەتا چەندی دەبی 15 نەوعی هەیە سینەعیشی دەبێت تقریبا سینەعی دەبێت وەڵا بۆ سینەعی دەڕوە زۆر باز نەکردووە کامیان زۆر ینی مەڕغوبە لە ناو لە بۆ فرۆشتنێ لە بۆ ڕاگرتنێ وەڵی کڕەکەوە سێر ئێستا زارانوانە وڵ ئێستا وایە کڕەکەەوە سێرە لەمە بەڵکترە لە بەرچی وەڵی خەڵک زۆقی پێدە پێی جوانە و پێدەچێت لە بەرەوە بێ ناژی دەگەرۆکی یەکەن نامەڕی کوردیەمووی یەک جۆرە وەڵا کەڕەکەەوە سێر ئێستا باشترە سیعرەکە زیاتر دەفرن پارێ زیاتر دەکات ئێستا ئامەڕان بەرانی کەڕەکەەوە سێر دەکەن 200 زیاتر بێت سەری بەرانی دیکەوە دەیکڕن ئەگەر بێت و مەسەلەن مەڕەکی زۆر چاکت هەیە دەتەوێت لەو مەڕەی زیادیکەی بە چ شێوازێک دەتوانی لەو جۆرە مەڕەی زیادیکەی وەڵا زیادە بێ لە ناو خۆ نا بەڵام دەچوی لە شوێنێکی بکڕی بێنی لە ناو خۆ گەرخوا بەرەکەتی ناکرد زیاد نابێت ئەگە بچی بەرانی بۆ پەیداکە یان مەڕێ بکڕی ینی هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر بەرانی بەڵێ زۆران زۆر هۆکاری دەگەڕێتەوە ئەرێوەڵا لە بۆ 1000 سەرمەڕی چەند بەران پێویستە تقریبا وڵا 30 بەرانێکی پێویستە بە 1000 سەری زیاتریش بۆ سل بەرانی دەڕوە ئەرێوەڵا بە سلیش دەڕوە بڵێ ئەگەر ژمارەیان کەمتربی زا کەمتری بێ پێرەی کەمی هەیە ئەمە ساڵ ئامەڕم هەیە 12 بەرانم هەیە بەڵام مەڕیم لە دووری 200 سەری دەیە 12 بەرانم هەیە ئەدی بە چ نێریەکی درێن حالۆری بووە حالۆری بووە مەبەستی چیە ینی زۆر جار هەیە لە بۆ ئینسانیش بەکاردێ ئەو پەندا
ینی چێمە بەستێ لە حال وڵی قوربان ئاسەند ئەلێرەکەیە مەڕێکی لە شوێنێکی دیکەیە دەشتە ناوەوی دەڕوا بە شەو بە ڕۆژ بە شەوی ناتەسێت دەشتە ناوەوی ئەگە بزنی بێ دەشتە ناو بزنیوی بەسەن مەڕێکی دیکە لە شوێنێکی دەشتە گەڵەوی دەشتە ناو بزنیوی یعنی وەکو پێ سەر ڕۆیە سەر ڕۆیە بەڵێ ئەرێوەڵاوە دەشتەوە ئالۆریە چارەسەری چییە؟ وڵا چارەسەری ناکرێ نەوەڵای چی ناکرێ یان دەی بۆی بەستی بە حەولێکی بەستیەوە نە هەر دەڕوا بە شەوی دەڕوادەوە وەڵا خۆیان لە بەعرێداوە لە حەیری زیادەوە نێریمە خۆیان لە زێت دە بەعرێداوە سویتە ناو مێگەلۆکی ناو مێگەیەکی ئەرێ بەخوا ناترسێ ئەو گوندەنگۆ یاخود ئەو دەڤەرەنگۆ زیاتر لە چەند سەد مەڕی لەیە چەند سەد سەری مەڕی لەیە واللهی لە بە 50,000 نزیک دەکەی 50,000 گۆمە نزیک دەکەی مەڕی هەیە ئەغڵەبی مەڕیە هەیە حیزڕەوەلێکی وای نییە لێرانە ئەو 50,000 سەرە چۆن واللهی قوربان لەوانەیە هەموو ساڵان بای 15 دەفتەران شوێنان بکرێت ئارێ بە خدای وێ پێدەچی بای 12 دەفتەران شوێنان بکرین هەر هەموو ساڵ ئەوجا کوێستان گەرمێن خۆشمان هەیە کوێستان و گەرمێمەوە لە قەندی دەچینە قەندیلی دوایش پێی دادێنەوە ئەو ناو دەشتە هەرەمووی دەکرین لای خەڵازێ دەکرین ئەوی دی بتوێنێ دەکرین بەری مەرگێ دەکرین ئەوە ئەو من حەوت ساڵان لە سماقولیان بوو حەوت ساڵان دۆ لە سماقولیان بوو والله ئەو ژیانانگۆ وەکو برێی لەگەری لێ ڕاهاتینە ناتوانن ببێ ژیانی مەڕومەرداری بەخوای دەگەڵ ڕاهاتوینێ و شوێنەکەشن هەر ئەوەندەی دەخوازی چەند و شوێنەکەن زۆر وشکە سەرجادە نیە شوێنەکەن زڕەکە هیچ شوێنی کەسابەتی نیە یان دەبێ ببیە پێشمەکە سەکی دەزدەی یان دەبێ مەڕماڵەتی بکەوت هیچ شتی دیکەی نییە ناوەڵی هیچ شتێکی نییە بەڕێزان خۆشەویستان لێرەدا بۆ ئەندازەیە هاتینە کۆتایی بەرنمەکەتان بەرنامەی کوردەواری دیارەوە بەشێک بوو لە ژیانی با و باپیرانمان کە لە پێشاندا هەتاوەکو ئێستا کە بەردەوامە ئەوی ژیانی کۆچەریە هەرچەندە ئەوە لە تموعی ئێمە نەبوو تموعی ئێمە زۆر زیاتر بوو کە لەسەر کۆچ و کۆچباری بەرنامە بکەین و قسە بکەین ئەگەر باز بکەین بە چەندین بەرنامەش کۆتایی نایە ئێمە هەوڵماندا کە بچین لە قەندیلیش لەگەر ئەو مەڕدارانە قسەی بکەین لە دوای ئەوەی کە ڕوخسەتماوە گرت و ڕێگەیان پێداین بەڵام دواتر گوتیان کاکە لەبەرەوەی تورکای تیارەی تورکیا کەشفی دەکات و ئەگەری هەیە ڕم بکە بۆیە بە ئێوە ژیانتان نەکەوتە مەترسی بەوەندە ئیکتیفا دەکەین کە لەسەر ژیانی کۆچ و کۆچباری کە باسمان کرد لەگەر کۆمەڵێک لە خەڵکی ڕەوەند قسەمان کرد کە بە چ شێوازێک ژیانیان دەگوزێرن ئیشاڵە لە ئایندەدا تاکە و یاخودیەکە بەیەکە ئەو ژیان و ئەو کار و کردوانەی کە باو باپیرانمان کردیتیان ئێمە لە بەرنمەکەی لە شاشە جوانەکەی پێیان بۆتان باز دەکەین و ڕاستەوخۆ لەگەرمان دەبن دواتر کۆمەرێک ئیش و کار و کاسبیمان هەیە کە باو باپیرانمان کردیان بەشێکی هەر بەرەو فەوتان ڕۆیشتینە و بەشێکیشیان تا ئێستا زۆر زەعیفە بەشێکیان تا ئێستا لە برەوبووندایە ئێمە لە بەرنمەکەتان ئاشناتان دەکەین ئیشاڵە لەو کار و پیشانەی باو باپیرانمان هەتا کاتەکی دیکە و بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکات